لەسەر شێوازی جێبەجێکردنەکەی بە تایبەتی وەفدی تەکنیکی لە وەزارەتی دارایی و ئابووری و وەزارەتی سامانە سروشتەکان بچێتەوە بۆی لەگەڵ حکوومەتی عێراقی وەزارەتە معنیەکان شێوازی جێبەجێکردنەکەی بۆ باز بکرێت و مەسەلێکی تەکنیکیە زیاتر نەک سیاسی چونکە ئەو مۆزوع گرنگەکە کۆتایی هاتووە. وەفدەکەی ئێمە لە بەرنامەیە کە هەفتەی داهاتوو بچێتەوە بەغدا. ئێمە وەکو حکوومەت هێرێمی کوردستان بەردەوامین لە پێدانی موچە چاوەڕی بەغدامان نەکردەوە ماوەی 4 مانگە خۆمان موچەمانداوە لەسەر و داهاتی هەمانە لە نەوت و لە باجەکان و لە دەواازە سنووریەکان و لەو ڕسوماتانی کە حکوومەتی هەرێمی کوردستان هەیەی بەڵامە گەرەوەی بەغدا بکێتە جێبەجێکردنەوە هێشتا ئەو ژمارە دیار نییە کە حکوومەتی عێراقی چەند ئەنێرێت لە زمنی بودجەکەیە ئەگەر ئەوەی نرد لەگەڵ ئەو داهاتی کە لەبەر دەستمانە مێنێتوانێ ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی دارایی و ئابووری سەرپشک کراوە لەلایەن جەنابی سەرۆکوەزیرانەوە کە 30 ڕۆژ جارێک موچە بدرێت و هەروەها ئەو لێبڕینە ئەگەر ئەو داهاتە بەشی کرد نەمێنێ ئەگەر نەشبێ ڕێژەکەی زۆر کەمە بێتەوە.